کاتێک ناوی هەڵەبجە دەبیستن کێ دێتە پێش چاوتان؟ دەزانم یەکسەر وێنەی سەدام حوسێن و عەلی کیمیاییتان دێتە خەیاڵ. بێگومان ئەوان تاوانباری سەرەکین. بەڵام چی ئەگەر پێت بڵێم ئەو گازەی هەناسەی 5,000 کەسی بێتاوانی لە یەک ڕۆژدا خنکاند، هەرگیز بە هیچ شێوەیەک لە ناو خاکی عێراقدا دروست نەکراوە. ئەوەی ئەمڕۆ بۆتانی دەگێڕمەوە مێژوویەکی هێندە تاریک و شاراوەیە، زلهێزەکانی جیهان دەیانەوێت تا هەتایە لە ژێر خۆڵەمێشی بیرچوونەوەدا بینێژن. ڕاستە سەدام حوسێن میلی دەمانچەکەی ڕاکێشە و گولەکەی تەقان، بەڵام تا ئێستا پرسیوتە کێ چەکەکەی خستە دەستی؟ کێ گولەکانی بۆ دروست کرد؟ ئەمڕۆ پەردە لەسەر گەورەترین دوو ڕووی مێژووی مۆدێرن لا دەبین. با پێکەوە بگەڕینەوە بۆ سەرەتایەکی زۆر خوێناوی. ساڵی 1982 شەڕی نێوان عێراق و ئێران گەیشتووەتە لووتکە. ئەگەر تۆ لەو سەردەمەدا بژەی تەنها بۆنی خوێن و دووکەڵی باروتت دەکرد. سەرەتا سەدام وای دەزانی لە چەند هەفتەیەکدا تاران دەگرێت و وەک پاڵەوانێکی مێژووی دەگەڕێتەوە. بەڵام هاوکێشەکان پێچەوانە بوونەوە. ئێرانیەکان بە سەدان هەزار سەربازەوە وەک شەپۆلی دەریایەکی شێت هێرشیان دەهێنایە سەر سنوورەکانی عێراق. عێراق خەریک بوو دەخنکە، سەربازەکانی تەواو دەبوون، چەکەکانیان بێسوود دەبوون لە بەردەم ئەو لێشاوە مرۆییەدا. بیهێنە بەرچاوت، دنیا تاریک داهاتووە. سەدام حوسێن لە ژوورێکی سارد و قایمی ژێرزەمینێکی بەغدا دانیشتووە. جگەرەیەکی کوبایی ئەستوری بەدەستەوەیە. دووکەڵەکەی بەسەر نەخشەی شەڕەکەدا بڵاو دەبێتەوە. بەڵام لە دوورەوە، بەڵێ زۆر لە دوورەوە، گوێی لە دەنگی تۆپخانەکانی ئێرانە کە خەریکە نزیک دەبنەوە لە بەسڕە. سەدام عارەقی کردووە. ئەو پیاوەی هەموو عێراق لی دەترسا ئێستا خۆی دەترسێت. ئەو دەزانێ ئەگەر هەروە بڕوات نەک هەر شەڕەکە بەڵکو کورسیەکەی و سەریشی لە دەست دەدات. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە دیکتاتۆرەکان کاتێک خەریکە هەموو شتێک لە دەست دەدەن چۆن بیر دەکەنەوە؟ ئەوان ئامادەن دەست بۆ ئاگری دۆزەخیش بەرن بۆ ئەوەی ڕزگاریان بێت. سەدام پێویستی بە موعجیزەیەک بوو، پێویستی بە چەکێک بوو کە بتوانێت بە یەکجار هەزاران سەرباز بکوژێت بێ ئەوەی یەک فیشەگێکیش بتەقێنێت. پێویستی بە مەرگێکی بێدەنگ بوو. وەڵامەکە لە مێشکیدا درەوشایەوە. چەکی کیمیایی وەکو گازە کوشندەکان، گازی خەردەل، سارین، تابوون، ئەو گازانەی کە مرۆڤ لە سنسرکەیەکدا لە ناو دەبن و سیەکانیان دەتوێننەوە. بەڵام کێشەیەکی زۆر گەورە هەبوو. عێراق لەو کاتەدا نە تاقیگەی پێشکەوتووی هەبوو، نە زانای گەورە و نە ئەو کەرەستە خاوانەشی هەبوو کە بۆ دروستکردنی ئەم جۆرە گازانە پێویستن. چەکی کیمیایی شتێک نییە لە حەوشەی ماڵەوە دروستی بکەی، پێویستی بە تەکنەلۆژیای زۆر ورد و ئاڵۆزە. حکوومەتی عێراقش نەک توانای دروستکردنی چەکی کیمیایی نەبوو، بەڵکو توانای دروستکردنی بزوێنەرێکی ئاسایشی نەبوو. کەواتە سەدام چی بکات؟ بۆ کوێ بڕوات؟ لێرەوە دەرگای ژوورە تاریکەکە دەکرێتەوە و چەند ئەفسەرێکی هەواڵگیری عێراقی بە جانتایەکی پڕ لە دۆلارەوە بەرەو ئەوروپا بەڕێ دەکەون. بەڵێ بەرەو ئەو وڵاتانەی کە هەمیشە بانگەشەی مافی مرۆڤ و دیموکراسی دەکەن. سەدام وای دانابوو کە کۆمپانیا ئەوروپیەکان ڕەتی دەکەنەوە یان لانی کەم ئاستەنگی بۆ دروست دەکەن، چونکە فرۆشتنی ئەم جۆرە چەکانە لە جیهاندا قەدەغە بوو. بەڵام ئەوەی کەس چاوەڕێی نەدەکرد و ئەوەی ئەفسەرە عێراقیەکانی تووشی شۆ کرد ئەو پێشوازیە گەرمە بوو کە لە ئەوروپا لیان کرا. کەمێکی تر دێنە سەر ئەوەی کە لەو کۆبوونەوە نهێنیانەدا لە ئەڵمانیا و هۆڵەندا چی ڕوویدا. باوەڕ بکەن کاتێک دەزانن چۆن بازرگانە قش زەردەکان بۆنی خوێنیان کرد بە دۆلار تووشی سەرسوڕمان دەبن. با پێکەوە گەشتێک بکەین، با بچینە ئەوروپای سەرەتای هەشتاکان. بیهێنە بەرچاوت لە نهۆمی سەرەوەی باڵەخانەیەکی شوشەیی زۆر بریقەدار لە فرانکفورتی ئەڵمانیا یان لە ئەمستردامی هۆڵەندا. کۆبوونەوەیەک بەڕێوە دەچێ لەلایەکەوە بازرگانە قش زەرد و چاوشینەکان بەو قاتە گرانبەها و بۆ نەخۆشیانەوە دانیشتون، قاوە دەخۆنە و باسی پشکەکانی بازار دەکەن. لەولاشەوە ئەفسەرە هەواڵگیریەکانی سەدام حوسێن دانیشتون. لە پڕ ئەفسەرە عێراقیەکان جانتایەکی ڕەش دەکەنەوە، جانتایەک پڕ لە دۆلاری نەوتی. ئەوان داوای شتێک دەکەن کە هەموو جیهان دەیزانی بۆچی بەکاردێت. ئەویش کەرەسەی خاو بۆ دروستکردنی گازی کوشندە.
ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە ئەگەر تۆ خاوەنی کۆمپانیایەکی گەورە بیت ئایا ئامادەی بۆنی سێ و بکەی بە چەکی کوشتن تەنها لە پێناو چەند ملیۆن دۆلارێکدا؟ ڕەنگە بڵێ نەخێر، بەڵام بۆ ئەو کۆمپانیا ئەوروپیانە وڵامەکە بەڵەیەکی زۆر گەورە و خێرا بوو. باوەڕ بکەن کاتێک بە دووەداچوونم بۆ ئەم بەڵگە نامانە دەکرد هەستم بە ئازارێکی قوڵ دەکرد. ئەو دەستانی کە جوانترین شارەکانی ئەوروپایان دروست کردووە هەمان ئەو دەستانە بوون کە ئیمزایان لەسەر مەرگەنامەی منداڵانی ئێمە کرد. ئایا دەزانن کێ پشکی شێری بەرکەوت لە پرچەکردنی سەددام؟ ئەڵمانیا. بەڵێ، ئەڵمانیای ڕۆژئاوا لەو کاتەدا زیاتر لە 150 هەموو ئەو ئامێر و مادە کیمیایانەی گەیشتنە دەستی سەددام لە ڕێگەی کۆمپانیا ئەڵمانیەکانەوە بوو. واتە لە هەردوو بۆمبێکی کیمیایی کە لە کارگەکاندا دروست دەکران لانی کەم یەکێکیان مۆری مێد ئین جەرمنی پێوە بوو. دوای ئەوانیش فەڕەنسا و هۆڵەندا و ئیتالیا، تەنانەت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش کە بە ئاشکرا ڤایرۆس و بەکتریای تاقیگەی و زانیاری هەواڵگیریان دەدایە عێراق بۆ ئەوەی شوێنی هێرشەکان دیاری بکات. بەڵام لە ناو ئەم هەموو قەرەباڵغیەدا ناوێک هەیە دەمەوێت هەرگیز لە بیری نەکەن، پیاوێک کە بووە پردی پەڕینەوەی مەرگ بۆ ناو عێراق. ناوەکەی بریتی بوو لە فرانس ڤان ئەنرات. ڤان ئەنرات بازرگانێکی هۆڵندی بوو، پیاوێکی هێمن ڕووخۆش، بەڵام لە ناوەوە دڵی لە پارسە سەهۆڵێک سارتر بوو. ئەو دەیزانی عێراق لە ژێر چاودێریەکی توندی نێودەوڵەتیدایە و کڕینی چەکی کیمیایی قەدەغەیە. ئەو بە تەواوی دەیزانی کە سەددام ئەو مادانە بۆ دروستکردنی شامپۆ و سابوون بەکار ناهێنێت، بەڵام پارەکە هێندە زۆر بوو کە چاوی ڤان ئەنرات و هاوشێوەکانی کوێر کرد. ئەو بووە گەورەترین دابینکەری مادەی TDG کە مادەی سەرەکیە بۆ دروستکردنی گازی خەردەل. باشە، لێرەدا پرسیارێکی زۆر لۆژیکی دروست دەبێت. چۆن توانیان هەزاران تۆن لەم مادە کیمیاییە قەدەغەکراوانە لە ئەوروپاوە بگوازنەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بیخەنە ناو خاکی عێراقەوە بەبێ ئەوەی نەتەوەیە گرتوەکان یان پۆلیسی نێودەوڵەتی یان گومرگەکان پێیان بزانن. ئاخرەوە حەب نییە بیخەیتە گیرفانتەوە، ئەوە هەزاران بەرمیلی گەورەیە. لێرەدا فرانس ڤان ئەنرات و ئەو کۆمپانیا ئەوروپیانە فێڵێکیان کرد کە شەیتان خۆی پێی سەرسام بوو، فێڵێک کە وای کرد بۆمبەکان بە بەرچاوی هەموو جیهانەوە بە سەلامەتی بگەنە بەغدا. کەمێکی تر دێنە سەر ئەو فێڵە گەورێ و پێتان دەڵێم چۆن وشەی کشت و کاڵ بووە پاسەپۆرتی مەرگ. باوەڕ بکەن کە ئەو بەشە دەبیستن تێدەگەن کە درۆکانی سیاسەت چەندە بێبەزەین. با بچینە ناو مێشکی ئەو بازرگانە ئەوروپیانەوە. ئەوان دەیانزانی یاسا نێودەوڵەتیەکان ڕێگە نادەن 1 گرام لەو مادە کیمیاییانە بفرۆشرێت بە وڵاتێک کە لە ناو جەرگەی جەنگدایە. کەواتە چۆن ئەو هەموو کەشتیە پڕ لە بەرمیلی کیمیاییە گەیشتە عێراق؟ وەڵامەکەی لە یەک وشەی سادەدایە، وشەیەک کە بووە پاسەپۆرتی پەڕینەوەی مەرگ. کشت و کاڵ. بڵێ، تۆ بیهێنەرە بەرچاوت لە بەندەرەکانی ئەڵمانیا و هۆڵەنداوە کەشتێ زەبەلاحەکان بار دەکران، لەسەر مانیفێست و کاخەزی گومرگەکە نووسرا بوو، دەرمانی قڕکەری مێرو یان پەین بۆ مەبەستی کشت و کاڵی. ئەگەر تۆ ئەفسەرێکی گومرگ بوویتایە و سەیری ئەو بەڵگە نامانەت بکردایە دەتگوت ئۆه، عێراقیەکان دەیانەوێت کێڵگەکانیان بپارێزن و بەرهەمی کشت و کاڵی زیاد بکەن. بەڵام لە ڕاستیدا ئەوان خەریکی چاندنی تۆوی مەرگ بوون. دەزانن شتە ترسناکە کەسیە؟ لە ڕووی زانستیەوە ئەو پێگاتە کیمیایی کە بۆ دروستکردنی دەرمانی مێرو کوش بەکاردێ بە گۆڕانکاریەکی زۆر بچووک لە تاقیگەدا دەگۆڕێت بۆ گازی دەمار وەک سارین و تابوون. واتە ئەو دەرمانانەی کە مێرووی سەر گەڵای دارسێوێک دەکوژێت دەتوانێت لە چەند سرکەیەکدا سیەکانی مرۆڤێک لە کار بخات. کۆمپانیاکان ئەمەیان زۆر بە باشی دەزانی. لێرەدا پرسیارێک یەخەی ویژدانی هەموو ئەو بازرگانە قشزەردانە دەگرێت. ئایا عێراقێک کە لە شەڕێکی مان و نەماندایە لەگەڵ ئێران، عێراقێک کە ڕۆژانە سەدان کوژرا و دەدات و ئابوووریەکی وێران بووە، لە پرچی لێ هاتووەوە بە پەرۆشیەوە هەزاران تۆن دەرمانی مێرو کوش دەکڕێت؟ ئایا سەدام حوسێن لەو قەیرانەدا خەمی ئەوەی بوو مێرو لە باخچەکانی بەغدا نەدات؟ بێگومان نەخێر. بازرگانەکان دەیانزانی عێراق ئەو مادانە بۆسی دەبات، بەڵام بێدەنگیان هەڵبژارد. پارەکە هێندە شیرین بوو، ویژدانیانی بە تەواوی سڕ کرده بوو.
بەو شێوەیە بەرمیلەکان لە ڕێگەی ئوردن و وڵاتانی ترەوە بەناو بیابانەکاندا دەگەیشتنە دەستی عێراق. لەوێشەوە ڕاستەو خۆ دەبرانە کارگەنهێنیەکانی سەدام. یەکێک لەوانە ناوی منشەئەت الموثەنا بوو لە ناوەڕاستی بیابان. لەو کارگەیەدا ئەندازیارەکان کە بەشێکیان هەر لە ئەوروپاوە مەشقیان پێکرابوو دەمامکەکانیان دەکردە سەریان و ئەو دەرمانە کشت و کاڵیانەیان تێکەڵ دەکرد و دایان کەنە ناو بۆمب و ساڕوغەکانەوە. ئێستا هەموو شتێک ئامادەیە. عێراق بووەتە خاوەنی یەکێک لە ترسناکترین زبەخانە کیمیاییەکانی جیهان. سەدام حوسێن ئەو چەکەی دەستکەوت کە خەونی پێوە دەبینی. گولەکە خرایە ناو دەمانچەکەوە، بەڵام چەکێکی وا ناتوانیت تەنها لە کۆگادا هەڵیگریت. دەبێت تاقی بکەیتەوە. دەبێت پەیامێک بنێریت کە جیهان تووشی زەندەقسوون بکات. سەدام دەیویست تاقیکردنەوەکە لەسەر کەسانێک بێت کە نەتوانن بەرگری بکەن، کەسانێک کە دەنگیان نەگاتە هیچ کوێیەک. بیهێنەرە بەرچاوت. ڕۆژمێرەکە دەگاتە مانگی ئاداری ساڵی 1970. بەهارە، سروش خەریکە سەوز دەبێت، بەڵام ئاسمانی هەڵەبجا ڕەنگێکی تری دەبێت. دەتان بەمە ناو جەرگەی ئەو ڕۆژە ڕەشە، بەڵام ئەم جارە چیرۆکەکە لە گۆشەنیگایەکەوە دەگێڕمەوە کە قەت نەتان بیستووە. کاتێک دەنگی فڕۆکەکان هاتن و کاتێک بۆنی سێ و هەموو کۆڵانەکانی گرتەوە. تکایە ئەگەر دڵتان بەرگە ناگرێت خۆتان ئامادە بکەن بۆ ئەم دیمەنانە، چونکە ئەوەی دواتر ڕوویدا تاوانێک بوو ئاسمان و زەوی پێیان قبول نەکرا. دەمەوێت بۆ چەند خولەکێک هەموو شتێک لەبیر بکەن. مۆبایلەکانتان، کێشەکانی ژیانتان، تەنها چاوتان دابخەن و لەگەڵم وەرن بۆ بەیانی 16 ئاداری ساڵی 1970. بیهێنەرە بەرچاوت. وەرزی بەهارە. ئاسمانی هەڵەبجا شینێکی ساف و بێگەردە. شنە بایەکی فێنک دێت و سروش خەریکە سەوز دەبێت. منداڵەکان لە کۆڵانەکان یاری دەکەن. دایکان خەریکی ئامادەکردنی نانی بەیانین و پیاوەکان باسی ژیانی ڕۆژانەیان دەکەن. هەموو شتێک ئاساییە. ژیان وەک هەر ڕۆژێکی تر بەردەوامە. لە پڕدەنگی مەکینەی فڕۆکە ئاسماندا دەپۆشێت. خەڵکەکە سەیرێکی ئاسمان دەکەن. فڕۆکەکان زۆر نزیکن. بەڵام ئەم جارە شتێک جیاوازە. کاتێک بۆمبەکان دەکەونە خوارەوە، دەنگێکی گەورەی تەقینەوەیان نییە کە خانووەکان بڕوخێنێت. تەنها دەنگێکی کپ دێت وەک ئەوەی شتێکی شل بکەوێتە سەرزەوی. خەڵکەکە سەریان سوڕماوە. دووکەڵێکی سیر بەرز دەبێتەوە. سەرەتا سپیە، دواتر دەبێتە زەردێکی مەیلە و سەوز. پاشان بۆنێکی سیر هەموو شارەکە دەگرێتەوە. بۆنێکی زۆر خۆش، بۆنی سێوی شیرن، یان بۆنی سیرێکی تازە. ئەگەر تۆ لەوێ بوویتایە چیت دەکرد؟ ڕەنگە وەک هەموو ئەو بێتاوانانەی تر هەناسەیەکی قوڵت هەڵبمژایە بۆ ئەوەی ئەو بۆنە خۆشە بکەی بە سیەکانتدا. منداڵەکان پێدەکەنین و پەنجیان بۆ دووکەڵە ڕەنگا و ڕەنگەکە ڕادەکێشە. نەیان دەزانی کە ئەمە خەڵاتە ژەهراویەکەی کۆمپانیا ئەوروپیەکانە کە بە ناوی دەرمانی مێر و کوژەوە گەیشتوتە ئێرە. بەڵام سرکەیەک دواتر کارە ساتەکە دەست پێ دەکات. ئەو مادە کیمیاییانەی کە بازرگانە قژزەردەکان لە ژوورە گەرمەکانی فرانکفۆرت و ئەمستردام فرۆشتیان ئێستا لەسەر جەستەی مرۆڤەکان کارلێک دەکەن. باڵندەکان لە ئاسمانەوە وەک بەرد دەکەونە خوارەوە. گەڵای دارەکان لە چرکەیەکدا ڕەش دەبنەوە. خەڵکەکە دەست دەکەن بە کۆکەیەکی وشک و بە ئازار. چاوەکانیان دەسووتێت، پێستیان وەکو کاخەزی سوتاوی لێدێت و بڵق دەکا. باوەڕ بکەن وشەکان قازانز ناکەن بۆ سفکردنی ئەو ساتە. تەسەوڕی باوکێک بکە کە دەبینێت منداڵەکەی لە بەردەم چاویدا وەک ماسیەک لە وشکانیدا بۆ هەناسەیەک دەتروکێت و ئەویش ناتوانێت هیچ بکە، چونکە خۆشی خەریکە دەخنکێت. دایکانێک کە بەسەر تەرمی کۆرپەکانیاندا وشک بوون وەک پەیکەرێکی مەرگ. لەو ڕۆژەدا 5,000 مرۆڤی بێتاوان لە چەند کاتژمێرێکدا بوونە قوربانی. ئەوان تەنها بە فەرمانی سەدام نەخنکان. نەخێر، ئەوان بەو ئیمزایە نەخنکان کە لەسەر کاخەزە گومرگیەکان کرابوون. کاتێک قوربانیەکانی هەڵەبجە لە هاوارکردن بوون، ئەو بازرگانانەی چەکەکانیان فرۆشت بوو لەو کاتەدا لە بازاڕەکانی ئەوروپا خەریکی شەراب خواردنەوە و ژماردنی دۆلارەکانیان بوون. ئەو گازی خەردەل و سارینەی سیەکانی هەڵەبجەی تواندەوە بەرهەمی ئەو درۆ گەورەیە بوو کە ناویان لێ نابوو کشت و کاڵ. باشە، ڕووداوەکە ڕوویدا و وێنەی تەرمەکانە هەموو شاشەکانی جیهانیان تەنی. نەتەوەیە گرتوەکان بینی، ئەمریکا بینی، ئەوروپاش بینی. پرسیارە گەورەکە ئەوەیە: ئایا جیهان بێدەنگ بوو؟
ئایا ئەو کۆمپانیا و بازرگانە ئەوروپیانەی کە دەستیان سوور بوو بەم خوێنە سزادران؟ ئایا برینەکانی هەڵەبجە تیمار کران؟ دەینە سەر ئەو شانۆگەریەی کە ناویان لێ نادادگای کردن. دوای ئەو ڕۆژە ڕەشە وێنەکانی هەڵەبجە بە تایبەت وێنەی عومەری خاوەر کە کۆرپەکەی بە باوشەوە گرتبوو و لەسەر زەویەکە وشک ببوو هەموو ڕۆژنامە و شاشەکانی جیهانی تەنی دنیا بینی کە سەدام چی کردووە. لێرەدا پرسیارێک دروست دەبێ، ئایا نەتەوەیە گرتۆکان ئەمریکا و ئەوروپا دنیایان هەراسان کرد؟ ئایا یەکسەر سزای ئەو کۆمپانیانەیاندا کە سەکەکانیان فرۆشتە بوو؟ وەڵامەکەی زۆر کورتە، نەخێر. چەند سەرکۆنەکردنێکی لاواز و بێمانە ڕوویدا، چونکە لەو کاتەدا هێشتا شەڕی ئێران و عێراق بەردەوام بوو و زلهێزەکان هێشتا پێویستیان بە سەدام بوو. خوێنی ئێمە لە بۆرسەی سیاسەتدا هیچ بەهایەکی نەبوو. بەڵام با بگەڕێنەوە بۆ سەر ئەو گرەیی کە لە بەشەکانی پێشوودا زێمان هێشت. بیرتانە باسمان لە فرانس ڤان ئەنراد کرد، ئەو بازرگانە هۆڵندیی کە هەزاران تۆن کەرەستەی کیمیایی بە ناوی دەرمانی کشت و کاڵیەوە گەیاندە عێراق. دوای ئەوەی ڕەوشەکە کەمێک ئالۆز بوو و پۆلیسی نێودەوڵەتی کەوتە دوای، پێ دوایە چی کرد و بۆ کوێ ڕای کرد. شانۆگەریەکە لێرەوە دەست پێ دەکا. ڤان ئەنراد لە ئەوروپا خۆی نەشاردەوە، بەڵکو ڕای کرد بۆ باوەشی سەدام حوسێن لە بەغدا. بەڵێ سەدام vێلایەکی گەورە و پاسەوانی تایبەتی پێدا. لە کاتێکدا بریندارەکانی هەڵەبجە لە نەخۆشخانەکاندا خوێنیان دەڕشاندەوە و سیەکانیان پارسە پارسە دەبوو، ڤان ئەنراتی بکوژ لە بەغدا شەرابی دەخواردەوە وەک پاشا دەژیا. ئەم پیاوە تا ساڵی 2003 و ڕووخانی ڕژێمی سەدام لە عێراق مایەوە. کاتێک زانی عێراق ئارام نییە گەڕایەوە بۆ هۆڵەندا. لە کۆتاییدا لە ساڵی 2004 دەستگیر کرا. لێرەدا هەمومان دەڵێن سوپاس بۆ خوا، لە کۆتاییدا عەدالەت بەرقەرار بوو. ڕاستە؟ با بزانین عەدالەتی ئەوروپی چۆنە. ڤان ئەنراد برایە بەردەم دادگا. دادوەر سلماندی کە ئەو پیاوە هۆکاری سەرەکی بووە بۆ گەیاندنی گازی کوشندە و تاوانی جەنگی ئەنجام داوە. بەڵام دەزانن سزاکەی چەند بوو؟ 15 ساڵ زیندانی کردن کە دواتر کرا بە 17 ساڵ. هاوڕێم تۆ بیر لەمە بکەرەوە، 17 ساڵ زیندانی بۆ بکوژی 5,000 مرۆڤ. ئەگەر 17 ساڵ دابەشی 5,000 قوربانی بکەی، سزای ئەم پیاوە بۆ هەر گیانێکی بێتاوانی هەڵەبجە تەنها چەند ڕۆژێکی کەم دەکا. ئایا ئەمەیە عەدالەت؟ ئایا ئەمەیە مافی مرۆڤ؟ ئەی چی بەسەر ئەو کۆمپانیا زەبەلاحانەی ئەڵمانیا و فەڕەنسا و ئەمریکا هات؟ ئازار بەخشترین شت ئەوەیە کە پێت بڵێم زۆربەیان تەنها بە پێشماردن یاخود غەرامەیەکی نهێنی و بچووک ڕزگاریان بوو. بەشێکیان ناوەکانیان گۆڕی بۆ ئەوەی ڕابردووە ڕەشەکەیان بسڕنەوە. ئەمڕۆ ئەو کۆمپانیایانە هێشتا کار دەکەن. باڵەخانەکانیان لە فرانکفۆرت و پاریس زۆر بەرزتر بوونەتەوە. سەرمایەکانیان بۆتەتە ملیاران دۆلار. تەنانەت هەندێک لەو کۆمپانیایانە کە پێکهاتەی کیمیاییان دەفرۆشت ئەمڕۆ بوونەتە کۆمپانیای گەورەی دەرمانسازی. بەڵێ زۆر بە باشی گوێت لێبوو ئەو دەستانەی گازی خەردەلیان دروست دەکرد ئەمڕۆ حەبی ئازارشکێن و دەرمانی شێرپەنجەمان پێدەفرۆشن. عەدالەت بۆ هەڵەبجە هەرگیز نەهات، چونکە دادگاکانی جیهان نەیان دەویست پەردە لەسەر ئەو ڕاستیە هەڵدەنەوە کە حکوومەتەکانی خۆشیان ئاگاداری ئەم بازرگانیە پیسە بوون. ئەوان تەنها ڤان ئەنراتیان کردە قوربانی بۆ ئەوەی دەمی جیهان دابخەن. گەیشتینە کۆتایی ئەم گەشە تاریکە. ئەمڕۆ پێکەوە پەردەمان لەسەر یەکێک لە گەورەترین دووڕوویەکانی مێژوو لادا. ڕاستە سەدام حوسێن و عەلی کیمیایی تاوانباری سەرەکی بوون. ئەوان بڕیاری لە ناوبردنی شارێکیاندا، بەڵام ئیتر کاتی ئەوە هاتووە هەمومان ئەو ڕاستی تاڵە بزانین. هەڵەبجە تەنها بەدەستی دیکتاتۆرێک وێران نەکرا. نەخێر، هەڵەبجە بە چاوسنۆکی زلهێزەکانی جیهان، بە پارەپەرستی کۆمپانیا ئەوروپیەکان و بە بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی خنکێنرا. ئەو گازەی سیەکانی ئێمەی سووتاند بەرهەمی ئەو مێشکانە بوو کە ئەمڕۆ خۆیان بە باوکی دیموکراسی و مافی مرۆڤ دەزانن. ئازەر بەخشترین بەشی ئەم چیرۆکە ئەوە نییە کە ڕوویدا، بەڵکو ئەوەیە کە ئەمڕۆ ڕوودەدات. تەسەور بکە لەم چرکەیەدا کە من و تۆ قسە دەکەین لە شارە جوانەکانی ئەوروپا خاوەنی ئەو کۆمپانیایانە لە ناو کۆشکەکانیاندا دەخەون و قازانجی ساڵانەیان دەژمێرن. لە کاتێکدا لە هەڵەبجە هێشتا دایکان و باوکانێک هەن کە شەوانە خەویان لێ ناکەوێت، چونکە سیەکانیان بەهۆی پاژماوەی ئەو گازەوە کار ناکات و دەبێت بە ئامێری ئۆکسزین هەناسە بدەن. ئەوان چێژ لە ملیارەها دۆلاری خوێناوی دەبینن
و قوربانیەکانی ئێمەش هێشتا بازی ئەو درۆیە دەدەن کە ناوی دەرمانی کشت و کاڵی بوو. بۆیە دەبێت قسە بکەین، نابێت هەرگیز ئەم مێژووە لە بیر بکەین، چونکە لە بیرکردن مردنێکی ترە بۆ ئەو 5,000 مرۆڤەی کە دەنگیان نەگەیشتە هیچ شوێنێک. دوای بیستنی هەموو ئەم ڕاستیانە، دوای ئەوەی زانیتان کە چۆن جیهان مامەڵەی بە خوێنی ئێمەوە کرد، دەمەوێت پرسیارێکتان لێ بکەم و زۆر مەبەستمە وەڵامەکەی لە کۆمێنت بۆم بنووسن. بەڕای تۆ، ئایا ڕۆژێک دێت ئەو وڵات و کۆمپانیا زەبەلاحانەی کە چەکی کیمیاییاندایە سەدام لە بەردەم دادگایەکی ڕاستەقینەدا چۆکدا بدەن و قەرەبووی هەڵەبجە بکەنەوە؟ یان پێت وایە خوێنی ئێمە لە بازاڕی سیاسەتی جیهانیدا هەرگیز هیچ بەهایەکی نەبووە و نابێت؟ وەڵامەکانتان لە خوارەوە بۆم بنووسن، چونکە بەڕاستی دەمەوێت بزانم ئێوە چۆن بیر لەم نادات پەروەریە دەکەنەوە. ئەگەر ئەم ڤیدیۆیە شتێکی نوێی پێبەخشیت و هەز دەکەیت چیرۆکێکی گێڕاوەتەوە کە دەبێت هەموو کەس بیبیستێت، تکایە لایکی ڤیدیۆکە بکە بۆ ئەوەی یوتیوب بیگەێنێتە دەستی کەسانی تر. ڤیدیۆکە شێر بکە بۆ هاوڕەکانت. وەگەر سەبسکرایبی کەناڵەکەت نەکردووە، ئێستا کاتێتی ببیتە بەشێک لە خێزانەکەمان، چونکە هێشتا زۆر مێژووی شاراوە ماوە کە پێکەوە پەردەی لەسەر لا بدەین. زۆر سوپاس کە تا ئەم چرکەیە لەگەڵم بوویت و گوێت بۆ خەمێکی گەورەی نیشتیمانەکەمان گرت. تا ڤیدیۆیەکی تر و چیرۆکێکی تری نەبیستراو لە پاراستنی خوددادا بن و خواتان لەگەڵ.